لە هەفتەی دەیەمی یاریەکانی خولی نایەبی کوردستان یانەی سەید سادق لە یاریگەی خۆی لە بەردەم هەندەرە بێشومارەکەی میوانداری سۆرانی کرد. لە گێمی یەکەمی یاریەکەدا یانەی سەید سادق توانی لەلایەن یاریزان فەرمان عوسمانەوە لە خولەکی 45 گۆڵ یەکەمی بۆ سەید سادق تۆمار بکات. بەوەش گێمی یەکەمی یاریەکە بە گۆڵێکی بێوەڵام بە کۆتا هات. لە گێمی دووەم بە پاڵپشت بە یاریگە و هاندەرانی پێکاتەکەی ڕەمزی ساڵح کۆنتڕۆڵی تەواوی یاریەکانی کرد و سەرجەم هێرشەکانیان بە سەر گۆڵی سۆران شڕ کردەوە و سۆرانیش ناوە بە ناوە دەیویست لە ڕێگەی هێرشی هەڵگەڕاوە هەوڵی دەدا بگات بە گۆڵی سەید سادق. بەڵام یاریزانانی یانەی سەید سادق لە خولەکی 60 لەلایەن یاریزان نەشوان محەممەدەوە توانی گۆڵی دووەم بۆ یانەی سەید سادق تۆمار کرد و خۆشی و شادی خستە نێو هاندەرانی یانەکە و یانەی سەید سادق سێ خاڵی گرنگی بەدەستێنا. سپاس بۆخوا ئێمە ئەمڕۆ توانیمان ئاستێکی باش پێشەشکەین بەڕاستی یانی ئەمڕۆ ئەدای تیپەکەمان زۆر باش بوو هەر لە گێمی یەکەم و لە بیدایەوە ئێمە لەسەر یارەکە سەیتەرەیەک چاکمان کرد توانیمان گۆڵی یەکەم بکەین لە گێمی دووەمش هەمانتش هەمان ڕۆحیەت توانیمان گۆڵی دووەم بکەین. ئێمە یاری ڕابردوومان لەگەڵ نەورۆز شکستمان هێنا ئێمە هەفتەی ئیشمان کرد لەسەر تیپەکە معنەویان تیپەکەمان گەڕانەوە سپاس بۆخوا توانیمان سێ خاڵی گرنگ بەدەست بێنین. سەرەتای یاریەکە ئێمە باش بووین بەڵام دواتر لە کاتی زیادکرا و گەمی یەکەم گۆلێکمان لێ بوو ئەوە هۆکار بوو لە ئەوەی تیپەکەمان بشلەژێت لە گەمی دووەم نەتوانین بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک خۆمان ڕاستکەینەوە. بەڵام ئەلحەمدوللا ئینشەڵا دەوری ماوە یعنی یاری هەتا یاری فەرقی هەیە ئێستا دابڕین بەڵام بە بردنەوەیەک لەوانە بینونە و ڕێزبەندی یاخود کێبرگەی خولەکە. سەید سادق تا ئێستا نۆ یاری ئەنجامدا و خاوەنی 15 خاڵە یانەی سۆرانیش لە دە یاری تەنادە خاڵیان کۆ کردووەتەوە. سوێی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.